هاتینە ئێرە لە هەمووی جوانتر چەند کەسێکمان بینی وتیان لە شۆوە هاونیشتی کۆمەڵێک هاونیشتیمانی هەڵەبجە پارکەکە پاکەنەوە. وڵی هەڵمەتەکە هاوبەشە. سەرەتا زۆر سوپاس بۆ قوتابخانەی مامۆستا بەناز و مامۆستا ئاڤێستا و ئەو تەلەبە جوانانە کە خۆیان هاتوون و چەندین جارام هەڵمەتیان کردووە. کەرتی پەروەردە لە هەڵەبجە لە ئاستێکایە تەنها دەرس خوێندن و نووسین و ئەوانە نییە. یەکێک لە ڕوکنەکانی ئەمەیە کە پاک و خاوێنی شارەکەیان زۆر بەلاوە گرنگە و منیش بەیانی هاتم بۆ دەوام. سێرەکەم وتیان بێ زەحمەت وەرە خوارەوە وتم خێرە وتیان وەڵا پاسەکە حازرە و ئەوڕێم بۆ کوێ وەڵاچین بۆ پارکەکە کارمەندەکانی پارێزگا بە دەستخۆشیەوە بەشی JCC کە هاتینە ئێرە لە هەمووی جوانتر چەند کەسێکمان بینی وتیان لە شۆوە هاونیشتی کۆمەڵێک هاونیشتیمانی هەڵەبجە پارکەکە پاکەنەوە. بەڵام بەڕاستی 9 ملیۆن گەشتیار سەردانی پارێزگایەک بکە ئێمە هەڵمەتی پاکردنەوەی هەموو شاریش دەست پێکەین چونکە هەر ناو پارکەکە نییە و بەردەوامە بین و خۆشحاڵیشین کە ئەو فستیڤالە لەخوا بەزیابێ بە سەرکەوتووی کۆتایی پێهات بەبێ کێشە بەبێ برینداربوونی پەنجەی منداڵێک ئەمە سەرکەوتنێکی گەورەیە دواتریش پاکردنەوە و جوانکردنەوەی شار ئەوە ئەرکی سەرشانی ئێمە و هەمومان بەیەکەوە لەگەڵ خەڵکی هەڵەبجەیەکەین. ئەو ئامانجی کە داتا نابوو بە فستیڤالەکە پێکاتان وەکو خۆی ئامانجی سەرەکی ئەوەیە زۆرترین هەنار گەشتیار بیباتەوە و ئیشە دەستیەکان بەرهەمە ناوخۆیەکان و خەڵکیش کاتێکی خۆش بەسەربەرێ. ئامانجە سەرەکەکەمان پێم وایە پێکاوە داهاتەکان شایەتی ئەم قسەی ئێمە ئەیەن کە ملیارێک و 700 ملیۆن دینار فرۆش هەبووە و ڕاستەوخۆ هاتوتە گیرفانی خەڵکی هەڵەبجەوە و لەگەڵیشیە هاونیشتیمانیان کە هاتوون بە سەلامەتی گەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان پێم وایە ئەگەر لە 10 خاڵە 4 خاڵیشمان پێکابێ سەرکەوتنێکی گەورەیە.